بەر بگەینە سۆران گەلی عەلی بەک هەیە لەوانەیە زۆر بەتان بزانن کە شوێنێکی گەشتیاری زۆر جوانە، زۆر خۆشە، زۆر فێنکە، خاستەن هاوینان گەشتیار زۆر سەردانی دەکات لە هەموو عێراق خەڵک دێ و سەردانی ئێرە دەکات. شوێنێکی زۆر جا هەر شوێنێک ئاوی لێ بە تەئکیدی زۆر خۆشە، زۆر فێنکە. بەڕاستی یەکەم جارە بێمە گەلی عەلی بەک، زۆر پێم خۆشە. پیاسەکی دەکەم لە ناوی بزانم چه هەیە. دەبی نەعلت پێبی، چەند لێرە نەعلت فرۆش هەیە، ئەگەر نەعلت پێ نەبوو لۆ خۆت لێرە نەعلەکەی بکڕە. ئەو ئاوە ساردە زۆر خۆش. وەرن شتێکی زۆر خۆشم دیت. ئەو ئاوە زۆر گەورەیە، خەزم زۆر خۆڵە. ئەوەیە دەیەوێ مەلەوانی بکاو تەڕیش نەبیتم، خۆشتی وا هەیە. وەرن ئەی ماشەڵڵا لەو ئاوە جوانە. ئەی بەجددی زۆر جوانە، زۆر خۆشە ئەو ئاوە جوانە. بەلەمیشی لێیە. ئەجا هەروەکو باسم کرد لێرە کۆمەڵێک بەلەمیان جانایە، پێم خۆشە بچم تاقی بکەمەوە. هاشتی جیاواز زۆر خۆشە تاقی بکەوە، بەخوای زۆر سامیشی هەیە بەس قەینە. چۆنی؟ یاڵا باش وارە بڕۆمەوە ئێدە یاڵا. ئەدیەتونەی؟ دێڵە بە سەلامەتی بم بۆ بمهینەوە باشە؟ دێڵە یا ئەڵڵا وەش خوا دەبی لەبە ئەو ئانە خۆ فێرە مەلەوانی بکەم. ئەنگۆ مەلەوانی دەزانن ونیا؟ نابرا مەلەوانە.